بەڕێزان دوایەوەی کە ماوەی 10 ڕۆژە ئەم شەڕ و پێکدادانە لە نێوان بزوتنەوەی حەماس و سوپای ئیسرائیل بەردەوامە. تەواوی کەرتی غەزە گەمارۆ دراوە، ڕێگە نادرێت هیچ شاوکاریەکی مرۆیی بگەێنرێتەوە و کەرچەمە. بەستمە گفتوگۆ بکەم بەڕێز هیبە عەدنان گوتەبێژی لیژنەی نێودەوڵەتی خاچی سوور لە عێراق ڕاستە و خۆ لەگەڵم دەبێت لە بەغداوە. بەڕێزی بەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەمەوێت لە هۆشداریەکەی تەندروستی جیهانیەوە دەست پێ بکەم کە دەڵێت لە 24 کاتژمێری داهاتوودا ئەو کارەبا و سوتەمەنی لە غەزە دەبڕێت و ئەوەش کارەساتێکی گەورە دروست دەکات. ئەمە چۆنە؟ ئێوە چۆن لێی دەڕوانن؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بەدڵنیاییەوە ئەوەی بەم دواییانە لە غەزە ڕوودەدات لە نێوان بزوتنەوەی حەماس و سوپای ئیسرائیل کاریگەری مرۆیی زۆر خراپی هەبوو، کارەساتی مرۆیی زۆر خراپیشی هەبوو بەسەر خەڵکی مەدەنیەوە. بە تایبەتی کاتێک باسی کەرتین تەندروستی دەکەین دەبینین کە نەخۆشخانەکان بەڕەو دارمان دەچن بەهۆی ئەوەی پێداویستی پێویست نییە، بەنزین و سوتەمەنی پێویست نییە. لە حاڵەتی نەبوونی ئەم پێداویستی و کەرستانەش لە نەخۆشخانەکاندا خەڵک ژیانی ئەوەندەی دیکە خراپ دەبێ. تیمە پزیشکەکان ناتوانن کاری خۆیان بە باشی ئەنجام بدەن، بەشێکی زۆری بەشەکانی ژیان بەگشتی دەوەستن. خەڵکی ناتوانێت ئیتر سەردانی نەخۆشخانەکان بکە، بریندارەکان شوێنێکیان نابێ بۆی بچن خوارەک بە هەمان شێوە کەم دەبێتەوە، ئاو نامێنێت، چاودێری تەندروستی و کارەبا و هەموو ئەم شتانە قەیرانەکە ئەوەندەی دیکە خراپ دەکاتەوە کە ئەمە ئاڵنگارێکی مەزنە بۆ سەر ئەو خەڵکی ئێستا لە غەزە ژیان بەسەر دەبەن. ئەمڕۆ ئێمە باس زیاتر لە 3000 باشتر 3000 شخص کە خانوەکانیان ڕوخێنراوە لەلایەن سوپای ئیسرائیلەوە بەهۆی بۆردومانەوە. مەترسی زۆر گەورە لەسەر ژیانیان هەیە، نازانن بۆ کوێ بچێن، نازانن چی بکەن. بەڵێ بەڕێستی بە ژماری قوربانیان لە کەرتی غەزە چەندە؟ زانیاریەکانی لای ئێوە چیمان پێ دەڵێن لەو بارەیەوە؟ ئەمڕۆ ژمارەکان ئەوەمان پێ دەڵێن کە ژمارەی کوژراوان زیاتر لە 1000 کەسە لە ئەمڕۆدا. بەداخەوە کاتێک ئێمە باسی زیاتر لە 5000 بریندار دەکەین لە غەزە و هەروەها زیاتر لە 5000 باڵەخانە و ژێرخانی ناوچەی غەزە بۆردومان کراون. ئەگەر بارودۆ بەم شێوە بەردەوام بێ کوژراوی زیاتریش دەبێت. باشە، ئەی چەند کەس لە غەزە ئاوارە بوون؟ ئایا هیچ زانیاریەکتان لەبارەی بێسەر و شوێن بووان لەو شارە هەیە؟ بەڵێ ئەمڕۆ بەهۆی ئەم ململانەی نێوان ئەو دوو هێزەوە بەهۆی بۆردومانە بەردەوامەکانی سوپای ئیسرائیل ئەوە بەسەر ئەو ناوچەیە خەڵکێکی زۆری مەدەنی ناچار کراون ناوچەکانی خۆیان جێبهێڵن. ئێمە لێرە باسی 250,000 کەس دەکەین کە ناتوانن لە شوێنی خۆیان بێنەوە. دەگوترێت کە ژمارەکان نزیکە لە چەند دەڵێن 750,000 کەسن ئاوارە بوو، نازانن بۆ کوێ بچن، خۆراکیان نە ئاویان نێ، خانوەکانی خۆشیان جێهێشتووە. بەڵام چەند خەڵکێک هەن ناتوانن ماڵی خۆیان جێبێنن، لەگەڵەوەی ئیسرائیلیش داوای لێکردوون جێبهێڵن. ئەوانش بریتین لە خەڵکی بەتەمەن و خەڵکی نەخۆش و خەڵکی بریندار کە ناتوانن خانوەکانی خۆیان جێبێن، لە شوێنی خۆیان ماونەتەوە. بۆیە ئێمە لێرە جارێکی دیکە جەخت دەکەینەوە ئەگەر ئەو خەڵکە نەشتوانن ناوچەکانی خۆیان بەجێبێڵن پێویستە بە گوێرەی یاسای نێودەوڵەتیەکان مامەڵەیان لەگەڵیاندا بکرێت و بپارێزرێنە و نەکرێنە ئامانج. لەلایەکی دیکەشەوە دەبێت هاوکاری مرۆییان پێ بگەێنرێت بە پەلە بۆ ئەوەی ئاو کارەبا و تەواوی ئەو پێداویستیانە بۆ ژیان پێویستە بۆوانە دەستبەردەر بکرێ. ئەمەش بە گوێرەی یاسای نێودەوڵەتیە و مافی خۆیانە کە بەدەستی بێنن تەواوی هاریکاریە مرۆیەکان دیکەش لە هەرکوێک بێت. زۆر باشە، ئێستا با باسی ئەوە بکەین کە ئاستەنگەکانی بەردەم تیمەکانی ئێوە وەکو خاچی سووری نێودەوڵەتی چییە بۆ گەیاندنی هاوکاری بە کەرتی غەزە؟ ئێمە وەکو ڕێکخراوی خاکچی سوور لە بیدایەتەوە لەم ناوچەیەدان تیمەکانمان لەو ناوچەیە دەیانەوێت
بەپەلا هاریکاری بەو ناوچەیە بگەێنە سەڕێ ئەو ئاڵنگاریانە و ئاستەنگانەی لە بەردەم تیمەکانی ئێمە بۆ گەیاندنی هاوکاری بەو ناوچانە بەڵام ئێمە لە هەوڵداین بۆ ئەوی بتوانین هاریکاری ئەو خەڵکەی بکەین کە لەو ناوچەدا دووساری ئەم بارودۆخە بوونەتەوە لە ماوەی دواییدا توانیمان سوتەمەنی بەو ناوچەیە بگەێنین و توانیمانە ئاویش بەو ناوچەیە بگەێنین بە زیاتر لە 250,000 کەس بەڵام بەدڵنیاییەوە هاریکاری زیاتر پێویستە و هەروەها ژمارەیەک ئۆتۆمبیلی خواردنمان نردووە جگە لە چەندین شتی تریش تەنیا بۆ ئەو بتوانین بارودۆخەکە تۆزێک ئاسانتر بکەین بۆ خەڵکی بەڵام پێویستە ڕێگە بدرێت کە تیمەکانی ئێمە و هاوکاریەکان بە کەرتی غەزە بگەێنرێن لەبەر ئەوەی ڕێگری دەکرێت بەڵام دەبێت ڕێگە بدرێت ئەو هاریکاریانە و هاریکاری ئەسەرەکیەکانی ژیان بە شێوەیەکی ئاسان بە خەڵکی ئەو ناوچەیە بگەێنرێت لەم بارودۆخە خراپەدا. بەڕێسی بە ئەو هاوکاریانەی باسی دەکەی کە نردوتانە ئایا گەیشتووەتە ناو کەرتی غەزە یاخود چاوەڕێ دەکەن کە ڕێگایەک بکرێتەوە ڕێگایەکی مرۆیی دەواازەیەک بکرێتەوە بۆی کە هاوکاریەکان بگات؟ ئێمە هەمیشە هەوڵ دەدەین زۆرترین هاریکاری بە ئەو ناوچەیە بنێرین سوتەمەنی پێداویستی پزیشکی دەمانەوێت بە هەر چۆنێک بێ ئەو پێداویستیانە بگەن بەشێک گەیشتون بەڵام دەمانەوێت بەشێکی دیکەش بگەن چونکە پێداویستەکە لەوێ زۆرە پێویستی مرۆیی زۆر گەورەیە لەو ناوچەیەدا ئێستا بەشێکی زۆری ناوچەکانی ئەو ناوچانە کە کێشە کەمی ئاویان هەیە ئاو وەستاوە بە هەموو شێوەیەک کارەبا بە هەموو شێوەیەک وەستاوە ناوچە مەدەنیەکان لە پاڵ ئەوەی نەخۆشخانەیان نەماوە هیچ پێداویستێکی دیکەشیان نەماوە بۆیە ئێمە دەمانەوێت لە بەرامبەردا چەند گرنتیەک وەربگرین بۆ ئەوەی بتوانین پێداویستی بەو ناوچانە بگێرین بۆ ئەوەی خەڵکی بتوانن سوودی لێ بین و داواکاریەکانیان پڕ بکەینەوە. لەگەڵ کێ لەسەر هێڵن بۆ ئەوەی کە بتوانن هاوکاریەکانتان بگەێنن و مەبەستمە بزانم ئەوەی کە نردوتانە تا ئێستا لە چ ڕێگەیەکەوە بووە گەیاندوتانەتە ناو غەزە؟ ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەو لایەنە پەیوەندداراوەنەوە هەیە کە بەرپرسن لەم ناوچەیەدا بەدڵنیاییەوە گفتوگۆی بەردەوەمان هەیە هەوڵ دەدەین بە زووترین کات پێداویستی بگەێنین بەشێک لە گفتوگوان بە شێوەیەکی نهێنی ئەنجام دەدرێت ئەمەش ئامانجی خاچی سوورە بۆ ئەوەی بتوانێت هاریکاریەکانی بگەێنێتە ئەو ناوچەیە بەڵام دەتوانم بڵێم کە گفتوگۆی بەردەوام هەیە گفتوگۆیەک کە بکرێت هاریکاری خەڵکی ئەو ناوچەیە بکات داواشمان کردووە ڕێکارەکانی ناردنی هاریکاری مرۆیی بە ئەو ناوچەیە ئاسان بکرێت بە ئەو کەسانی کە زانیان پێگەیشتووە لە غەزە. زۆر سپاس دەکەم بەڕێسی بەعەدنان گوتەبێژی لیژنەی نێودەوڵەتی خاچی سوور لە عێراقەوە لەگەڵم بووی دەستخۆش.